بینەرانی ئازیز بیسەرە خۆشەویستەکانم سڵاوتان لەبێ و ئەم کاتتان باش ئێوارێکی دیکەی سلێمانێتان پێشکەش دەکەم بەو هیوایم بینەر بن. بۆ ئەمڕۆ بابەتێکی کۆمەڵایەتی گرنگتان پێشکەش دەکەم لاگەڵ میوانەکەم کە زۆر پسپۆرە لەو بابەتەدا. میوانداری زۆر بەڕێز کاک محەممەد علی محەممەدمان کردووە کە بەڕێزیان لێپرسراوی هۆبەی خێزانی جێگرەوەن لا بەڕێوەبەرەتی چاودێری کۆمەڵایەتی. قسە و باسەکەین لەبارەی کاروباری هۆبەی خێزانی جێگرەوە، هەروەها باز لە چۆنیەتی و میکانیزمەکانی لە خۆگرتنی منداڵی بێسەرپەرشتەکەین، بزانین کێنە و کەسانی کە ئەتوانن منداڵ بگرنە خۆوە میکانیزمەکان چیە، ئەو بابەتانە زیاتر لەلایەن میوانەکەمەوە ڕوون ئەکرێتەوە. کاک محەممەد بەخێربەی سەر و سەرچاو و سپاس بۆ ئامادەبوونت. سپاس بۆ ئێوەش دەست خۆشتان لێ. سپاس دەکەم. کاک محەممەد، سەرەتای پرسیارەکانم پێم خۆشە لەوە دەست پێ بکەم، بزانم هۆبەی خێزانی جێگرەوە کەی دامەزراوە، مەبەست لە دامەزراندنی زیاتر چێ، وەک ئەزانین کە بەڕێوەبەرەتی چاودێری کۆمەڵایەتی چەند ماڵێکی دیکەی هەیە، ماڵی ساوایان و ماڵی نەوجوانانی کچان و کوڕان و ئەمانەش چۆن پەیوەندی ئەبەستن لەگەڵ ئەم بابەتی کە ئێستا باسیەکەین، پەیوەندیان چییە؟ بەناوی خوا سپاس بۆ ئەم پانگهێشتە دەستخۆشتان لێ یەکەم. ئێمە لە 2015 دەستمان کرد بە کارە ئیداریەکان و کارگێڕیەکانی هۆبەی خێزانی جێگرەوە لە سلێمانی، و لە سلێمانیش کە دەستمان پێکرد تەنها شوێن بووین لە هەموو هەرێمی کوردستان و ئەتوان بڵێم لە عێراقیشا کە دەستمان بەم ئیشە کرد. ئیشەکان تۆزی ئەوەلجار سەرەتا قورس بوو، هەتاوەکو ڕێنماییمان بۆ دەرچوو، هەتاوەکو پەیڕەوی ژمارە 5 ساڵی 2020 ئەنجومەنی وەزیرانمان بۆ دەرچوو، دوای ڕێنماییمان بۆ دەرچوو ژمارە 2022. بەڵام پێش ئەوش ڕێنماییەکمان هەبوو، بەڵام بە هەر حاڵ ئەوانە زیاتر دەستیان کردینەوە بۆ ئیشکردن. ئێمە لەو کاتەوە دەستمان کردووە بە ئیش لە 2016ەوە بە ڕسمی دەستمان کرد بە هەڵسەنگانی خێزان، بانگهێشتی خێزانمان کرد، دەستمان کرد بە هەڵسەنگانی خێزان. لە 2017 یەکەم مناڵماندانە، هەتا ئێستا حدودی 26 خێزان مناڵی لادانراوە. لەم 26 خێزانە چەند خێزانێکیان مناڵمان لێ سندوونەتەوە بە هۆکاری جیاواز، چەند خێزانێکی ماونەتەوە چاوەڕی وەرگرتنی مناڵەکەن. ئەوەی ئیستا لەناو خێزانی جێگراوە لەم لەحزەیە 21 مناڵە. خۆشبەختانە ئێستا حالیان ئامادە سازیەکەین، تەحزیراتەکەین بۆ دانانی مناڵی 22 لەم ڕۆژە نزیکانە. زۆر باش. بزانم ئیشەڵڵا، بزانم هۆبەی خێزانی جێگرەوە باست کرد سەرەتاکانی کارکردنتان ئێوە لە شاری سلێمانی دەستان پێکردووە. بزانم لە ماوەی ئەم چەند ساڵەیە کە کارتان کردووە ئەم هۆبەیەتان لە چەند شوێنی دیکە داناوە، خۆ لە چەند شوێنی تر ئێوە کارەکەن؟ ئێمە تقریبن بۆ چەند ساڵێک لە سلێمانی ئیشمان کرد. خۆشبەختانە ساڵ و نیوەک بۆ 2 ساڵ ئەبێ ئەم سیستەمە جێگیرمان کردو لە هەولێر و لە دهۆک. تقریبن لە هەولێر ئەتوانم بڵێم کەوتۆتە کار وردە سەرەتایەتی ساڵێکە بێ تقریبن خبرەیان بۆ دروست بوو. ئەوش بە سوپاسەوە بە هیمەتی ستافەکەی سلێمانی و دڵفراوانی و بەردەستبوونی ستافی دهۆ ستافی هەولێر سوپاسیانەکەین. ئەوانیش وردە خەریکن ئەکەونە سەر پێ. لە ئێستا توانم بڵێم لە 3 پارێزگا هەولێر و دهۆک و سلێمانی. بەس ئەوەیە سلێمانی با بڵین ئێمە دەمێکە لە ئیشکردنین و هەر لە سەرەتای کە دەستپێکردنی ئیشەکەشمانەوە شارەزایەکی بریتانی بۆ 4 ساڵ لەگەڵمانە بوو. ئەو خبرانی یاینێ، ئەو شارەزاییانە یاینێ. ئێستا ئێمە ئەتوانین بڵین ئەو شارەزایی و خبرەی کە ئێستا هەمانە ئەتوانین هەم لە سلێمانی زیاتر کارەکەمان فراوانکەین، هەم ئەو شارەزاییەمان زیاتر بین بە هەولێر و بە دهۆک بۆ ئەوەی ئەوانش بتوانن بەردەست بن. بۆ ئەوەی چیتر باسی پرسیارێکە کردوتە مناڵەکان چۆن تەنسیقتان هەیە لەگەڵ مناڵانی خانە. بەتەئکید ئێمە ئەو مناڵانە ئەخەینە ناو خێزانی جێگرەوە کە لە خانەکانان، کە لە خانەکانی بێ سەرپەرشتان. ئەیتر ئایا مناڵی ساوا بێ یا مناڵی تەمەن گەورەتر بێ، بەتەئکید ئێمە ئامانجمان هەدەفمان ئەوەیە ئەو مناڵانە لە بێنازی و بێدایکی و بێباوکی ڕزگارکەین. چونکە بۆ ئێمە ئەومان بیر بێ پرۆژەیەکمان هەیە، ئێمە پرۆژەی زەممان هەیە لە محکەمە جێبەجێکرێ. ئەوانە بۆ مناڵی بۆ ئەو مناڵانن کە دایک و باوکیان دیار نییە، مەبنی مەجهولن، کەسیان دیار نییە، ئەمانە بە بڕیاری دادگا ئەخرێنە خێزانی زەم. خێزانی جێگرەوە هەموو ئەو مناڵانی تر ئەگرێتەوە، بۆ ئەڵم هەموو چکە ئەمەیان زۆرینەیە، هەموو ئەو مناڵانە ئەگرێتەوە کە
دایک و باوک دیارن بە شێوەیە لە شێوەکان یاخود مناڵەکە لە دەرەوەی پرۆسی هاوسەرگیری لەدایک بووە یاخود بەهۆی کێشەی کۆمەڵایەتیەوە مناڵەکە لای باوکەکە نابێت لای دایکەکەش نابێت خانی چاودێری گەورە ئەکرێ ئەم مناڵانە ئێمە ئەخینە ناو خێزانی جێگرەوە حتمما ئەم مناڵانە زۆرینەن ئەگەر مقارنەیەکی بە مناڵی زەم لەوانەیە لە ساڵێکە مناڵێکی زەمە هەبێ دوانێ هەبێ بەڵام 4 بۆ 5 بۆ 6 مناڵی خێزانی جێگرەوەت هەیە گەر بیخەیتە خێزانی جێگرەوە خۆشبەختانە تا ئەم لە حەزەیە لەم ساڵا ئێمە نزیکی 3 بۆ 4 مناڵمان لە ناو خێزانی جێگرەوە داناوە هەر وەکو باسیشم کرد ئیسا ئامادە سازیەکەین بۆ مناڵێکی تر کە ئینشاءالله بەم نزیکانە ئەوی لەخێنە ناو خێزانی جێگرەوە. باشە بزانم ئەو جیاوازیە چۆن ئەبینی بۆچی ئاوا ئەیبینی بۆ نمونە هۆکارەکانی چینکە بۆ نمونە خێزانی زەم مەسەلەنڵی لە ساڵێکە ئەگەر یەک مناڵ بە بەڵام خێزانی جێگرەوە بۆ نمونە ئەم ساڵ بە خۆشحاڵیەوە بۆ نمونە ئێوە ئەو پێنجەم مناڵەکە ئیخەنەوە ناو خێزان. هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەگەڕێتەوە بۆ زۆربوونی کێشەی کۆمەڵایەتی مەسەلەن ئەو جۆرە سربەستیە مطلقی کە لەناو کۆمەلگایە بۆ هەندێک شەریحە هەیە من بۆ ئەوەیە گەڕێنمەوە خاڵێکە بڵین بۆیە مناڵی فڕیرا و زیاترە مناڵێک کە دایکەکەی دیارە یان باوکەکەی دیارنی ئەمانە کۆمەڵێ دامەزراوە هەیە ئیستەحالیەن پارێزگاری لە مافی ئافرەتان و مافی ژنانەکەن لە کۆمەڵگەی خۆمانە لە هەولێر لە سلێمانی لە دوهۆک ئەمانە بوونەتە هۆی ئەتوانم بە هۆکار بەدیوە باشەکەیە باسیکەین یا بەدیوە خراپەکە باسیکەین ئەمە هۆکارەکە ئێمە هەستی پێەکەین بۆیە زۆرێک لەو مناڵانە کە ئەخرێنە ناو خێزانی جێگرەوە دایک و باوکیان دیارە وەکو باسم کرد یەکێک لە هۆکارە ڕئیسیەکان هۆکارێکی ڕئیسیە لای ئێمە ئەو مناڵانی کە ئەچن ناو خێزانی جێگرەوە دایکیان دیارە باوکیان دیار نییە لە دەرەوەی پرۆسی هاوسەرگیرین باشە بەڵام مناڵی زەم بۆچی کەمە هۆکارەکەی چیە کەمە ئەیگەڕێنمە بۆ هۆکارێکی زۆر کاتی خۆی کامێرە لەسەر جادە و سوچ و خوشبن و کۆڵانەکان نەبوون کامێرە نەبووە باشە کەسێک مناڵێکی لای مزگەوتێکەوە داناوە کامێرە نەیزانی و ئەم مناڵە لەکوێیە کەسێکی خێرە و مەنگ هاتوو ئەم مناڵی بردو بۆ مەرکەزێکی شورتەیە برێتە خستەخانە لیان وەرگرت و مناڵەکە خراوەتە زەمەوە باشە ئیستا بە حکمی بوونی کامێرە لە هەموو شوێنێک و لە هەموو جێگە و ڕێگەیەکە هەر ئەوەی کەسێک بینرا کە مناڵەکەی داناوە ئیتر بە بڕیاری دادگا ئەم مناڵە ناخرێتە زەمەوە دائەنرێ بۆ خێزانی جێگرەوە بۆ چونکە هەستەکەن لەواچی حاکم وا هەست بکە کە ئەمە لەوە ئەچێ کەسێک بێت بە دوواداچوونی بۆ بکات دایکەکە دیارە یا زۆرینیان دایکیان دیارە ئەوەیە مۆزوعەکە زۆرینیان دایکیان دیارە لە شەڵتەرەکانان یان لە سزنەکانان حکومیراون بۆ ماوەی مانگە 2 مانگ مناڵەکانیان ناوێتەوە زۆرینیان مناڵەکانیان ناوێتەوە یاخود مناڵەکەیان بەستوێتەوە بە کۆمەڵێ مەرجی قورسەوە ئەمەشمان هەیە مەسەن مناڵم هەیە مناڵمان هەیە بیستمانە بیخەیە ناو خێزانی جێگرەوە بەڵام دایکەکە ئەو دوای ئەوەی کە دەستدەی هەڵگرتنمان پێکردووە و پەنجەمۆر و ئیمزامان پێکردو بۆی کە مناڵەکەم بخینە ناو خێزانی جێگرە و سەلامەت و پارێزراوە بێ ڕازی نەبووە ئیتر بۆچی ڕازی نەبووە ئەوەی گەڕێنیت و بۆ خۆی بۆ باگراوەندی خێزانەکەی ئایا کێشە و گرفتێکی هەیە ڕازی نەبوو مناڵەکە لە خانە ماوەتەوە بۆ شێوەیە واتە ئێوەش ناتوانن بەبێ ڕەزامەندی دایک و باوک دای باب یان ئەو بەڕێزەی کە ئەو مناڵی بووە ئیتر لە دەرەوەی پرۆسی هاوزەرگیری ئەلموهیم ئەمە دایکە و ئەی سەرمێنێک کە دایکێتی ئێمە بەبێ دەستدەی هەڵگرتنی دایکەکە ناتوانین مناڵەکە خینە خێزانی جێگرەوە خۆزگە بمان توانایە دادگا دادوەرە بەڕێزەکان دادگای نەوجەوانان دادگای تحقیقی مناڵان ئەمانە بیان توانایە کاتێک کە ئەزانن کە مناڵێک دایکەکە هی ئەوە نییە مامەڵی لەگەڵا بکرێ خوا نەخواستە گرفتێکی یا کێشەی ئیدمانی هەیە یا کێشەی حکمێکی زۆری هەیە من خێزانم هەیە تا 10 ساڵ 5 ساڵی تر حکم میراوە بەڵام ئامادە نییە بۆ 2 ساڵ مناڵەکەی لە خێزانی جێگرەوە دانێ بۆچی نازانم هۆکارەکەی چییە لەوە چێ بترسێ مناڵەکەی لێ زەوتکرێ لەوە چێ بترسێ سبەینە مناڵەکە نەچێتەوە بۆ لای یان مهم نازانم هۆکارەکەی چی بێ بەڕاستی خۆزگە مانتوانێت لە ڕێی دادگا بەڕێزەکانەوە دادوەرە بەڕێزەکانەوە مناڵەکانیان لێبسەند نایەتەوە و ماخسایەتە خێزانی جێگرەوە چونکە ئەوەڵ و ئەخیر مەقولەیەکی جوان هەیە ئەڵێ جوانترین دیاری بۆ مناڵ خێزانە زۆر ڕاستە ئەمە جوانترین دیارە تۆ لە جیاتی ئەوی کە چەپشێ گوڵی بیتێ خێزانێکی پێشکەشکە ئێمە خێزان پێشکەش بە مناڵەکەین
نەک مناڵ پێشکەش بە خێزانکەین لەوانەیە لە پرۆژەی زەممە مناڵەکە پێشکەش بە خێزانەکەکەن لە بەروی کە ئەوی احتیاجاتی بەم چەند ساڵێکە مناڵی نەبووە ژن و مێردێکی بەڕێزن چەند ساڵێکە مناڵیان نەبووە تا مزروی ئەوەن کە مناڵێ بکەنە باوشیان مناڵێکیان ئێنێ بەڵام ئێمە خێزانێک ئامادە ئەەکەین بۆی مناڵێکی بێلانە مناڵێکی بێسەرپەرشت مناڵێکی بێناس بخینە ناز و نیعمەتەوە. زۆر باش بزانم چ جۆرە خێزانێک ئەتوانن ئەم مناڵانە بگرنە خۆیان مەرجەکان مەرجی بوون بە خێزانی جێگرەوە مەرجەکانی ئێمە زۆر فراوانن ئەتوانین بڵین هەموو دانیشتوانێکمان هەموو خێزانێکمان سەرپشت کردووە پێچەوانی وڵاتە ئەوروپیەکانە وڵاتی بەریتانیا ئەوانەیە ئەوان بۆ پیاویش ئەگەر پیاویش زگوردی بێ ئەتوانێت بێ بە خێزانی جێگرەوە ئێمە بەزەو فەقرێمان لا بردووە ئەویش بە پرسوڕا بە لیژنەی فتوا و ئەو خەڵکانی کە لە بواری فقه و دین و ئەوانە شارەزاترن لە ئێمە وتیان ئەو فەقەرەیە لابن باقی هەمووی ڕێگە پێدراوە ئەو هەمووکەش چییە ئەگەر خێزانێک ژن و مێردێک مناڵیان هەبێ یاخود نیان بێ و تەمەنیشتمان نەبەستۆتەوە تەمەنمان بەستۆتەوە لە خوارەوە 25 ساڵ بەرەو ژوور بەڵام بۆ سەرەوە دیاریمان نەکردووە ئێستا ئێمە خێزانی جێگرەوەمان هەیە تەمەنی 60 و قسوور ساڵ بەرەو ژوورە 60 و قسوورە مناڵیشمان لاداناوە و بەخێوێکە مەرجی ئێمە ئەوە نییە خێزانەکە ئیمکانێتی زۆر باش بێ و دەوڵەمەند بێ وەزعی زۆر باش بێ نە ژیانێکی بەسیط و سادە بتوانێت مناڵەکەمان پارێزێ مناڵەکەمان سەلامەت بێ لە ژێر سایە و سێبەریا نان و چایەکی باتێ بەڵام پارێزراو بێ و سەلامەت بێ و بنەماکانی بنچینەی سەلامەت جێبەجێ بکە بۆ ئێمە ئەگەر ژن و مێردەکەم وەکو باسم کرد مناڵیان هەبێ یان نیان بێ یاخود ئافرەتێک ئەگەر شووی کرد بێ تەمەنی 25 ساڵ بەرەو ژوور بێ ئەگەر بێوەژ نیش بێ مناڵی هەبێ زۆر ئاساییە باشترین خێزانی جێگرەوە ئەوەی کە ئێمە بیستومان و پێمان وترا و ڕاهێنراوین لەسەری ئەو خێزانەیە کە مناڵیان خۆیان هەیە کە خۆیان مناڵیان هەیە و مناڵیان بەخێو کردو و شارەزاییان پێیا کردو لە بەخێوکردنی مناڵە ئێمە هیلاک نابین پیانەوە ئێمە ماندوو نابین پیانەوە بەڵام لە هەموو حاڵەتەکانە ئێمە بەشێکی زۆری ئەو خێزانانەمان ئەو خێزانە بەڕێزانن کە لە زەم تووشی یەئەس بوون ناویان نووسیوە و مناڵ وەرناگرن چەند ساڵە 7 ساڵە 8 ساڵە 9 ساڵە ناویان نووسیوە و وەکو بۆ بەماسکردی لە ساڵێکە مناڵێکی زەم هەیە لە 2 ساڵە مناڵێکی زەم هەیە بەڵام خێزانی جێگرەوە مناڵی زۆرە بین بە خێزانە جێگرەوەکان بەڵام ئەم گرفتەشمان هەیە ئێمە پرۆسی هەڵسەنگاندنی ئێمە تۆزێ چڕوپڕە چڕوپڕ بۆ مافی خۆشمانە من بەچیەکە خیانە زیاتر پرۆسەکەتان 6 بۆ 8 مانگە خایانێ لە حاڵەتێکی ئاساییە کە دەوام بە فولی ستاف بە دەوام بە فولی بکە بەڵام ئەگەر دەوام کەم بێت 3 ڕۆژ و 4 ڕۆژ بێ ئەوە خۆیان لە ساڵێک باشانی ئەسەنکردنی خێزانێ پرۆسەکە ماوەی 6 بۆ 8 مانگ ئەخایانێواتە ئێوە لە ماوەی ئەم 6 بۆ 8 مانگە ئێوە هەسەنگاندن بۆ ئەم خێزانە ئەکەن لە ڕووی مەسەلەن ئیداری و لە ڕووی مادی با من هەر بە سەریعی بۆ باسکەم کە خێزانێکی بەڕێز بۆی ئەگەر ئەوەی کە گوێی لێمانەوە ئەی بیستێ و ئەی بینێ بزانێت چی لەگەڵ خێزانەکە ئاگەین هەر خێزانێک کە ئێتە لای ئێمە سەرەتا ناوی ئەنووسین فۆرمێکی بۆ پڕەکەینەوە دوای فۆرمەکە کە چەند خێزانێک حازر بوون هەمویان بە مەرجەکانی ئێمە ڕازی بوون ئەو کاتە پرزنتیشنێکیان بۆکەین پێشکەشکاریەکیان بۆکەین دوای پێشکەشکاریەکە ئەگەر چەندیان ڕازیە بن بە پێشکەشکاریەکەی ئێمە بە مەرجەکانی ئێمە بە ڕوونکردنەوەکانی ئێمە لەوانێت تا ئەو کاتە ڕوونکردنەوەیان نەبێ هیچیان نەزانیبێ بەڵام دوای پێشکەشکاریەکە ئێمە ڕوئایەکیان لا دروستە بێت کە بەردەوام بین ژن و مێردەکە بەردەوام بنیان نە کە ویستیان بەردەوام بن داواکاریمان پێشکەشەکەن و ئێمەش بەپێی ئەو ژمارەی کە بەشدارێ بێ لە دوای پرزنتیشنەکە توێژەری تایبەتی بۆ داهێنین کۆدیان ئەینێ ئەنجا لە دوای ئەوە 3 فۆرمیان لە خلالی 10 ڕۆژ بۆ هەفتەیەکە بۆ پڕەکەینەوە 3 فۆرم دوای 3 فۆرمەکە کە تەواویان کردو هێنایانەوە توێژەرەکە ئاگادار مەکاتەوە کە خێزانەکان تەواو حازر بوون ئەنجا خولی کارامەیان بۆکەینەوە بۆ ماوەی 3 ڕۆژ ئەم خولە خولێکی تەسقیفیە ئامادەکاریە جۆنەڵێ لە بێژنگانی خێزانەکەی مەرحەلەی دووەم و سێمە لە بێژنگانی خێزانەکەی بۆی بزانین ئەم خێزانە تا چەند توانای مانەوە و خۆڕاگری و هەستانەوەی هەیە تا چەند ئەتوانێت ڕوبەڕووی ئێمە ڕوبەڕووی کۆمەڵی کێشە و گرفت و خەم و خەفەت و مەشاکیل و ناخۆشیەکەینەوە لە خولەکە تا چەند ئەتوانێت بوەستێ و لەسەر پێی خۆی بوەستێ
دوای ئەوەش پێڵینەوە کە خولەکە تەواو بوو ئەتەوێت بەردەوامبی چکە ئێمە ئیشەکەی ئێمە زۆر لێکردن نییە ناتوانین بە زۆر کەس بین ناو پرۆسەکەەوە بە هەمان شێوە لەوانەیە لە دوای ئەو خولەوە خێزانێت دوان لەوانەیە پەشیمان بنیا قەلق بن کە زانیمان ئەوەی کە ئەمێنێتەوە بەردەوام ئەبێ لەبەرەوەی کە کۆدیان وەرگرتووە و توێژەری خۆیانیان هەیە ئەجا وردە ڕوبەڕووی موئەسەساتی دامەزراوەی ئاسایش بەسپاسەوە بەڵگەی تاوان لیژنەی پزیشکی هەمیشەیی فەحسی ڤایرۆسی کۆمەڵێ دامەزراوەیان ئەەکەین ئەو نەتیجانەمان کە بۆ هێننەوە کانێتیەکانیان بۆ هێناینەوە ئەنجا توێژەرە معنیەکە ئەوەی کە دیاری کراوە هەڵەسێ بە هەڵسەنگاندن نزیکی 14 بۆ 12 سەردانی ئەکا هەم بە سەردانی خێزانەکە هەم بە سەردانی کۆمەڵی پشتگیری کار کە لە خێزانەکەی وەرەگرین بۆی ئەوانیش بزانین ئایا ئەم خێزانە کە هاتوونەتە ناو پرۆسەکەەوە بەلای ئێوە پەسەندە یان ئێوە بەلاتانەوە ئاسایی ئەم خێزانە بەڕێزە بێتە ناو ئەم پرۆسەیەوە ئێمە لە داهاتووە مناڵێکیان ئەینێ ئەم مناڵە تێکەڵاوی ئێوەشە بێ ئەبێ پشتگیری کارەکان هەمویان ڕێیان ئیجابی بێ بەرامبەر بەم خێزانە بەڕێز کەس و کاریش لەوە ئاگادارەکەنەوە دایک و باوک ئەگەر هەبێ ڕەفیق و برادەر دراوسێ ئەمان هەمووی پرسوڕایان پێەکەین چکە بۆ خۆمە ئەم ئیشی ئێمە ئیشیشی عەلەنیە مناڵ ئەخرێتە ناو خێزانی جێگرەوە مناڵەکە نایی بە خێزانەکە بڵێ بیکەی بۆ خۆت هەڵی بگرە و تەواوی تر باسی مەکە و درگا قفڵکە ئەم مناڵە ئەچێتە تێکەڵاوی دراوسەکانە بێ تێکەڵاوی کۆڵانە بێ تێکەڵاوی مەکتەبە بێ ئەگەر ئێمە ئەم شتانەمان بە ئاشکرا و بەڕوونی بە خێزانە جێگرەوەکو بە کەسوکارەکەی نەوت بێ باش نییە بۆ ئەوەڵ و ئەخیر ئێمە چیرۆکی ژیان بۆ مناڵەکە دروستەکەین چیرۆکی ژیان هەر لەو لەحزەیەوە دەست پێکا کە مناڵەکە چێتە ناو خێزانە جێگرەوەکەوە تا ئەو کاتی لەژێر دەسەڵات و سەیطەرەی ئێمە بێ کە 18 ساڵە چیرۆکی ژیان تۆ ئیسا من جەنابەت هەمومان لێرە ئێمە چیرۆکێکی ژیانمان هەیە بەڵام لێرە خەزنە پێمان وتراوە دایکتەوە باوکتە چۆن ژیاوی ئەمانە ئەم مناڵانی خانە نیانە ئێمە لە داهاتوە هەوڵین بۆ مناڵەکانی خانە چیرۆکی ژیانیان بۆ دروستکەین ئەوەی کە ناتوانین بیان خێنە ناو خێزانەوە چکە چیرۆکی ژیان بەشێکە لە کەسایەتی و کەینونەی ئینسان بەشێکە لە ذاتی ئینسان بەشێکە لە خودی ئینسان ئەو شتانەیە کە ئینسانە بێ شانازی پێوە بکە هەموو مرۆڤێ کاتێککە چیرۆکی ژیانی بۆ مناڵ دروستەکەین ئەمە ئەبێ بەشێک لە ڕابردوو مێژووی مناڵەکە دوای ئەوە باسی ئەوەم کرد باسی پرۆسەکانم کرد کە هەڵسەنگانمان بۆ کرد کە توێژەرەکە هەڵسەنگانی بۆ کرد و پژگیری کارەکانی هێنا و ئەنجایەک راپۆرتی 70 بۆ 80 پەڕەی حازرەکرێ بۆ خێزانە جێگرەوەکە و ڕۆژی پەسەندکردن دیاری ئەکرێ کە لیژنەیەکی تایبەتە من ئەندام لە لیژنەکە بەڕێوەبەری چاودێری کۆمەڵایەتی و یاسایی و تەندروستی و نوێنەرێکی بەڕێوەبەرایەتی گشتی ئەمانەدا ئەنیشین بە جەلسەیان بە 2 جەلسە خێزانەکە پەسەند دەکەین بڕیار لە بوونی بە تەنها محەممە عەلییان هۆبەی خێزانی جێگرەوەیان توێژەرێک بە تەنها بڕیار لە پەسەندێتی یان ناپەسەندێتی خێزانەکە نایە مەسئولیەتەکە بڵاوە بێتەوە مەسئولیەتەکە تەوزیع بێ ئەویش ئەوەیە لیژنەیەکی کە هەفتەیەک راپۆرتەکەیان لا ئەبێ لەو پەڕی سڕیەتە ئەی خوێندنەوە گەنگەشەیەکەن ئەگەر پرسیارێکیان هەبێت لە ئێمەیەکەن باشە ئەنجا دوای ئەوە ڕۆژێک دیاریەکەین بۆ پەسەندکاری خێزانەکە و بەجیابە لەگە توێژەرەکەدا ئەنیشین بەجیا لەگەڵ خێزانەکەشدا ئەنیشین دوای هەر لەو ڕۆژە ئەبێ بڕیار بین کە خێزانەکە گونجاوە زۆر باشە بزانم مامۆسا خێزان سربەستە لەوەی چەند مناڵ هەڵبگرێتەوە یاخود چ ڕەگەزێک هەڵبگرێت یاخود چ تەمەنێک وەکو ئێمە باسمان کرد کە ئێوە لە 0 هەتا 18 ساڵ مناڵ لە لای ئێوە لە تەمەنی بڵێن مەلۆتکەوە لە لای ئێوە تا 18 ساڵ هەیە خێزان سربەستە لەوانەیە بەپی پەیڕەوەکە بەپی سیستمەکە بەپی ئەوەی ئێمە چۆنەڵێ ئێمە پەروەردەکراین بۆ ویشە خێزان سربەستە لەوەی کچ یا کوڕی ئەوێ باشە تەمەنەکەی چەند بێ باشە و نەخۆش نەبێ سەلامەت بێ هەیە مناڵ هەیە نەخۆشە ئێمە مناڵێکمان هەبوو نەخۆش بوو بە خێزانەکەمان وتمان ئەم مناڵەمان هەیە ناساغە وتی ئەمەوێت وتمان ئەم گرفت و ئەم کێش و ئەمانەی هەیە وتی هەرەمەوێت یعنی ئێمە هەموو ڕاستتر مناڵەکان ئەبینن ئەو خێزانانە ئەوەڵ جار هەوڵ ناین بیبینین بەڵام هەندێک جار هەندێک تایبەتمەندی هەیە خێزانە جێگرەوەکە طبعا بۆ جوانی و ناشینی نا مناڵ هەمووی جوانە مناڵ هەمووی جوانە هەمووشی ئەڵێ فۆک و فریشتەوان کوڕ بێ کچ بێ و تاوانی نییە ئەو مناڵە لەو لەحزەیە لەدایک بۆ ئیتر چی بکە حەقی چێ بەسەر ڕابردوو مێژوو خۆیەوە
تقریبا ئەتوانم بڵێم بۆ 1-2 کەیس ڕێگەمان پیاون مناڵەکان ببینن ئەوی چۆن ڕسمی مناڵەکەمان گرتووە ئەم مناڵەیە. ئەگەر ئەم نەیەوێت مەسەن بۆ نووی سایە ئەمە مناڵێکمانەیە لەم ماوەیان ناڵم بە تەماین بیخێنە ناو خێزانی جێگرەوە ئەوەی کە سەرەیەتی لە دەرگای ئەین تەلەفۆنی بۆکەین بانگێشتمان کردو پێڵین ئەڵین ئەوە مناڵەکەیە ئەمە توای ئەمە مناڵەکەیە کچە تەمەنی ئەوەیە نەخۆش نییە باگراوەندی کەیسەکەی هەندێشتی پێڵین چکە هەموو شتێکی پێ ناڵین دایکەکەی مناڵەکەی لە ئێستاە ناوێت چکە بۆ هەموو مناڵێک کە داێنین ئێمە مناڵی کتوپڕە ینی خۆیان دامە لە ئامادە باشیە بن خێزانی جێگرەوەکە لە هەر کاتێکا بێت کە ئەم مناڵە بتوانن لیان بسەنەوە خۆی بەداخەوە ناڵم بەداخەوە ئەوە جێ خۆشحاڵیە کە ئێمە وەکو ئەوروپانین ئیستاش ماومانە زۆی لە ئەوروپا لە بریتانیا وەکو باسەکەن شاری وا هەیە باسی شارێکیان بۆ کردین ئەو بەڕێز لە ستێپ بوو شاری ویلزی پێڵێن نازم شارێکە لەوەچێ بەقەدە شاری سلێمانی بێ بەڵام 1200 خێزانی جێگرەوە مناڵی لایە ینی 1200 مناڵ یعنی کەواتە ئەگەر وا بڕوا لە ئەوروپا و لە ئەمریکا و لە بریتانیا و ئەو وڵاتانە ئەو خەڵکانی کە خۆیان مناڵیانە بێ مناڵەکانی خۆیان بەخێو ناکەن ئەی خەنە خێزانی جێگرەوە بۆچی لە خێزانی جێگرەوە لە ئەوروپایە وەکو ئێمە بووە بە میهنە بەس ئێمە جارێ ئەتوان بڵێم میهنەشە و میهنەش نییە بۆ لە بەروی کە ئێمە پارەیەکی وا ناین بە خێزانە جێگرەوەکان بتوانن بژێوی خۆیانی پێدا بینکەن لە ئەوروپا لە بەریتانیا لە وڵاتانی غەربوو لە تا تەسەڵوەکەم لە وڵاتانی لە ئەردەنیش لە ئەردەن بازام 100 دیناری ئەردەنی ئەیرێ بە خێزانێک کە مناڵێک بەخێوکە نازام 100 دیناری ئەردەنی بۆ ئەوان بۆ مەعیشەت و بۆ ژیانی ئەوان چۆنە بەڵام لە بریتانیا وڵێ ئەزانم هەفتانەیە چەند سەد پاوەنێک ئێن بە هەر خێزانێک کە مناڵ بەخێوکە بۆیە ئەمە وای لە خێزانەکان کردووە تەشجیع کرێن ژن و مێردەکان تەشجیع کرێن بێنە ناو پرۆسەکەەوە واز لە ئیشیش کە ئەهێنێ دەسەکە بە ئیشی میهنەی خێزانی جێگرەوە مناڵ بەخێوەکە بەڵام لای ئێمە وانە لای ئێمە ڕاستە پرسیارەکەی تۆ لە شوێنی خۆیان بوو کچ بێ یان کوڕ بێ تەمەنەکەی چەند بێ بەڵام جاری وا هەیە ئێمە بۆ نمونە یەک کچێکمان هەیە بەڵام خێزانێکمان هەیە داوای کوڕەکە و سەرشێتی مناڵەکە وەرگێ خێزانی ترمان نییە ئەو مناڵە وەرگێ هەوڵین قناعەتی پێ بکەین کە کوڕەکە وەربگرێ ئەمەشمان هەیە بەڵام لەوانەیە لە ئەوروپا خێزانی تر زۆر بێت پێگەێنانی خێزانی جێگرەوە لە سلێمانیە ئەم باسی سلێمانیەکەم تەسەورەکەم لە هەولێری هەروە بێت چکە ئێمە کۆنترین ئامادەکردنی خێزان زۆر قورسە لای ئێمە ئیستەحالیەن چوار ئێمە لە سەرەتای پرۆسەکە لە 2016 تا ئێستا کە 2024 62 خێزان هاتوونەتە ناو پرۆسەکە و هەرسەنگانمان بۆ کردوون بەڵام 26 خێزان پەسەند کراون باشە لەوانەیە بڕی لە بینی 2016 بۆ 24 کاتێکی زۆرە کاتەکەی زۆرە بەڵام بۆچی وا خاون من پێتەڵم خێزانێک کە هەڵسەنگانی بۆ کرێ و پەسەند دەکرێت تا پەسەند دەکرێت ساڵێکی پێچێ بەدەست من نییە من ناتوانم کورتیکەمەوە ڕێگاکە چکە کە دەستکاریت کرد سیستمەکە تێگەچێت ئیتر ئەو کاتە ئەتوانی شتێک نامێنێ بە ناوی سیستمی خێزانی جێگرەوە بەس ئەوکو ئامانەتێکیشە ئێوە ینی ئامانەتێکی علمیە ئیسا ئێمە سوپاس بۆخوا خۆم لەگەڵ ئەو ستافە بەڕێزە کۆنەکە کە بەیەکەوە ئیشەکەین ستافێکی تازەش وا خەریکە پێگەێنین سێ-چوار توێژەری تازەن وردە ئەو پەیام و معلوماتانی کە ئێمە هەمانە ئەیان نینێ چکە خۆ ئینسان تەمەنە تۆ ناتوانانی تاسەر لەو شوێنە بمێنیتەوە ئەگەر بە خزمەت بێ ئەگەر بە تەمەن بێ ئەگەر بە نەقڵ بێ ئەگەر بۆ وازێنان بێ لە هەر شوێنێ بێ تۆ بێ خەڵکیکە پێ بگەێنی لە شوێنە پێگەیاندنەکەش زۆر گرنگە بە ئەمانەتەوە ئەوەی تۆ وەرەگرتووە بیگەێنیت ئەمە گرنگە بزانم دوای ئەوەی کە مناڵەکە ئەدەن بە خێزانی جێگرەوە هەر لەژێر چاودێری خۆتانە ئەمێنەوە بۆ نمونەوە چاودێری مناڵەکەکەن چاودێری خێزانەکەکەن ئەگاداری مناڵەکە ئەبن بەڵێ لە دوای ئەوەی کە خێزانەکە پەسەند دەکەین کە خێزانەکەمان پەسەند کردمان بۆ ماوەی 6 مانگ 8 مانگ بۆ ساڵێک هاوتاکردنمان هەیە مانگێ مانگونیوەکی پێچێ بزانین چ مناڵێک بۆ ئەم خێزانە گونجاوە لە ماوەی ئەو مانگمانگونیوە ئیجراعاتەکان تەواوەکەین مناڵێکی گونجاو بۆ خێزانێک چکە ئامانجمانە هەر مناڵێکماندانا نەیگەڕێنینەوە خانە چکە دانانی ئاسان نییە قورسە گەڕانەوەی خراپترە گەڕانەوەی مناڵەکە تووشی سەدما بێت چکە تۆ خۆی لە خانەکە دانیشتووە مناڵەکە با بڵین بێناز کەوتووە لەو شوێنە ڕاستە نان و خواردن و هەموو شتێکیان لەوێ زۆر
کوالیتیشی بەرزی هەیە چاکە بەڵام لە ڕووی معنەویەوە ئەمە خۆمان ئەمانە ئەزانین لە ڕووی پەروەردەییەوە لە بەروی کە ستافەکەیان بەیانیتانی و ڕۆستافێکە ئێوارە تا تۆ هاڵێ ماڵوەکو ماڵی زۆر کەیبان وایە تۆ دیسانەوە لە ناو لای خێزانێکی جێگرەوە بیخیتەوە ناو خانە ئەمە سەدمەیەکی تووشە بێت هەوڵین لە ماوەی ئەو مانگە هاوتایەکی با مطابقەیەکی باشکەین بۆی ئەم مناڵەمان کەدانە ئیتر نەگەڕێتەوە کەدای ئەنین ئیتر ئێمە سەرپەرشتی ئەو مناڵە ئەەکەین و چاودێری ئەو مناڵە ئەەکەین بە دوو شێواز سەردانی کتوپڕ کە بە خێزانەکە ناڵین سەردانی ئاساییشمان هەیە مانگی جارێک سەردانی مناڵەکە ئەەکەین و سەردانی خێزانەکە ئەەکەین توێژەری هەڵسەنگێنەری خێزانەکەمان هەیە ئەوەی هەڵی سەنگانووە ئەوە لەگەڵ یا ئەڕوا هەتا ئەو سەر بڵین تا ئەو کاتی مناڵەکەی لابێ کە مناڵەکەشمان دانا توێژەریشی مناڵی بۆ دانیێنین دوو توێژەر سەرپەرشتی خێزانەکەن یەکیان بۆ مناڵەکە یەکیان بۆ خێزانەکە هەتا ئەو وەختەی پێویست کە مناڵەکە لە خێزانەکە بێ ئەم دوو توێژەرە مانگی سەردانیەکەن توێژەری خێزان سەردانیەکە توێژەری مناڵ سەردانی خێزانەکەکە وتمان باسمان کرد ئەگەر بزانین خەلەلێک گرفتێک هەیە بە خێزانەکە ناڵین سەردانی کتوپڕەکەین باش بزانم هیچ کات بووە مناڵ باسی ئەوەت کرد لە سەرەتای پرۆگرامەکە هەندێک کەیستان هەبوو کە مناڵەکەتان وەرگرتوێتەوە و گەڕانتانێتەوە بۆ خانە بزانم ئەو هۆکارانە چی وەکەوای کردووە لە ئێوە بۆ نمونە مناڵەکە بگەڕێنەوە بۆ خانە و لە خێزان بێ بەشی بەڵێ ئێمە هەم لە سیستمەکە هەم لە ڕێنماییەکە مادەی 12مان هەیە فەقەرەی ئەلف و با و جیم باسی گەڕانەوەی مناڵەکە بۆ ناو باسی لێسەنەوەی مناڵەکە لە سێ حاڵەتە ئێمە ئەتوانین حاڵەتی یەکەم ئەگەر زانیمان باسی ئەوم کرد مناڵەکەمان داناوە بە سەردانی کتوپڕ هەندێشتمان بۆ دەرکەوتووە توێژەرەکە ئێتەوە بۆ لای ئێمە تیمی من هەمیشە لەگەڵ دوو توێژەرەکەی خێزانەکە ئەبین بە تیم هەمیشە معلومات و ئەبدەیت هێنەوە بە من باشە کاتێک کە ئەزانین ئەم مناڵە ژیانی لە خەتەرایە ژیانی سەلامەت نییە لەوانەیە کارێکی نەشیای و لە خێزانەکە ئەنجام بیرێ جارێ دوو جار سێ جار چارێت ئاگاداریەکەینەوە ئینزاریەکەین داواکاری مەسەن تەعودی پێین بەڵام کەزانیمان مناڵەکەی لێسەنینەوە ئەو مادەی یەکەم ئەڵێ گەر زانیت هۆبەی خێزانی جێگرەوە زانی ئەم خێزانە گونجاو نییە و باش نییە و سەلامەت نییە مناڵەکە تایە پارێزراو نییە مناڵەکەی لێ بسەنەوە خاڵی دووەم ئەوەیە کە خێزانە بایۆلۆجیەکە خۆی داوایەکاتەوە ئەمە تۆ مەجبوری ئەم پرۆسەیە قورسترە ئەم پرۆسەیە قورسترە بۆ ئامادەکردنی خێزانی بایۆلۆجی لە ئێستاە قورسە بۆ بڕیارێکی دادگای هەیە پەلەیەتی مناڵەکە وەرگێتەوە تۆ چۆن ئەتوانی ئەم بڕیاری دادگا خاوکەیتەوە نەرمیکەیت تا خێزانە بایۆلۆجیەکە ئامادە ئەبێت تۆ بۆ مناڵی وا هەیە 6 ساڵە لە خێزانی جێگرەوە داوناوە ئەم خێزانە بایۆلۆجی نەدیوە باشە 6 ساڵ 7 ساڵە نەیدیوە تۆ چۆن بە بڕیارێکی یەکلاکەرەوەی سەریع ئەم مناڵە لەم خێزانەوە کە تەواو ئیندیماجی کردووە لەگەڵم خێزانە جێگرەوەیە چۆن ئەتوانی لە کونفەیەکوونێکە بە شەو ڕۆژی ئەم مناڵە بگوازیتەوە و سەلامەتیش بێ ئەمە گرفتی ئێمە لە ئێستا لەگەڵ دادگاکانە لەگەڵ محکەمەکانە ئێمە خۆزگە ماتوانێت هەماهنگێکی باش بین هاوکاریی باش بین بەداخەوە ئێمە مناڵمان گەڕانەوە بۆ لای خێزانی بایۆلۆجی بە بڕیارێکی دادگا لە بەردرگاکەمان وەستا بوون ناچار بووین دڵی خێزانە جێگرەوەکەمان شکان دڵی مناڵەکەمان شکان بۆ ئەگەر مناڵەکەمان نایەتەوە ئێمە گیراین ئێمە دەست بەسەرەکراین تاوەکو مناڵەکەمان ڕادستی خێزانە بایۆلۆجیکا کردەوە کە ئەمە هەنگاوێکی خراپە بەڵام خێزانێکی جێگرەوەی تر خۆی متعاون بوو بڕیاری دادگاکەشیان متعاون بوو هاوکاری کردین ئەکرێتە سەر تەبیعەتی دادوەرە بەڕێزەکان ئەم دوو کەیسەمانەیە دوو نمونەی زۆر زیندون یەکێکمان فەشەلمان هێناتیایە لە بەرەوەی دەسەڵاتی منیتیانە بوو دەسەڵاتی ئەمەیتیانە بوو بە بڕیارێکی قەرارێکی زۆر فەوقی تند مناڵەکە چۆ لای خێزانە بایۆلۆجیەکە و نازانین مناڵەکە چۆن بەخێوە کریستا ئاگامان لێ نییە هیچ کەمان مناڵەکەمان چۆتە لای خێزانی بایۆلۆجیەکە و بە هەماهەنگیەکی زۆر باش لە بینی خێزانە جێگرەوەکە و ئێمە و خێزانە بایۆلۆجیەکەیە ئیستا خێزانە بایۆلۆجیەکە و خێزانە جێگرەوەکە بوون بە خزم مناڵە بایۆلۆجیەکە ئەچێت لای خێزان بایۆلۆجیەکەیە بەڵام لە کاتی مناسەبات و لە کاتی عوتڵە و لە کاتی خۆشیەکانە یەتەوە بەلای خێزانە جێگرەوەکە بوون بە خزم ینی سیستمی خێزانی جێگرەوە
ئەمە سیستمی خێزانی جێگرەوە گەڕانووی مناڵەکە ئەمە فەقەرەی دوو کە باسم کرد فەقەرەی سێ کاتێک کە خێزانە جێگرەوە کە خۆی بەهۆی نەخۆشیەوە بەهۆی مردنەوە بەهۆی خوا نەخواستە حاڵەتێکی کتوپڕەوە ناتوانێت مناڵەکە بەخێوکە. زۆر باشە بزانم مامۆستا لە هیچ کاتێک بۆی ئەوە ڕێی مناڵەکان وەربگرن لەسەر ئەوەی کە بیانەوێت بڕۆن ناو ئەم خێزانە نوێ خود جێگرەوەی خێزان هیچ کات ئێوە ڕاو پێشنیاری مناڵەکان وەرئەگرن بەپی کەوتۆ سەر تەمەنی مناڵەکە ئەو مناڵانی کە ئێستا تا ئێستا ئێمە دامان ناون یەک دوو مناڵمان لەم ئەخیرانە دانا باشە ئەوە ئەکەوێتە سەر ئەگەر تەمەنی مناڵەکە گەورە بێ بە تەئکید دەبێت پرسی پێ بکەیت ئەبێ پرسی پێ بکەیت ئێمە ناوی مناڵەکە نایانم لە ماوەیە مناڵێکمان هەبوو لە مای ساڵی پار بوو ببوو لە ساڵی پار بوو مناڵێکمان هەبوو قسەمان لەگەڵا کرد حەزیە کرد چێتە ناو خێزانەکەەوە خێزانەکەشمان پیشاننا تقریبان 4 ساڵ و شتێ بوو گەورە بوو هەستیە کردبەوە مناڵ خێزانەکەشمان پیشاننا ئەمە خێزانەکەیە تۆ چیتە ئەوێ حەزەکەیت تۆ هیچ غرائاتێکی لەگەڵا باز ناکەی بەڵام لەم خێزان لە حەزی کرد زۆر حەزی کرد و ئێدی وردە پرۆسی هۆگربوونمان هەیە ئێمە لە کاتی دانانی مناڵە بۆ منە مناڵی ساوا تا ساڵە وەختیش ئەوە یەک ڕۆژ لەوانەیە کەمتریشی بوێت هەر ئەو پرۆسەکە ئامادە سازیەکان ئەەکەین و عقدەکە ئەەکەین و ئیلتیزاماتەکان ئەوەی کە لەسەر خۆمانە لەگەڵ خێزانە جێگرەوەکە ئەیکەین و مناڵەکەیان ئەینی و ئەڕۆن بەڵام مناڵی وا هەیە تەمەنی 2 ساڵ 3 ساڵە پێویست ئێمە ژوورێکمان هەیە ژووری دۆستانەمان هەیە پرۆسی هۆگربوونمان هەیە ئەبێ لەوێژ ئەو ژووری دۆستانەیە لەوانەیە ڕۆژێ 2 ڕۆژ 3 ڕۆژ 4 ڕۆژی پێ بچێت تا ئەم ژن و ئەم خێزانە بەڕێزە لەگەڵ ئەم مناڵە ئیندیماجەکەن تا گونجێن بەیەکەوە چکە مناڵی وا هەیە ترسێ تەمەنی 2 ساڵ و نیو 3 ساڵە پرسوڕامان پێ کردو بەڵام جارێ نازانێت چی باشە خۆ لەوانەیە هۆگری دادەیە بوو بێ لە خانە تۆ بێ ئەم هۆگربوونەی بگوازیتەوە بۆ خێزانە جێگرەوەکە وردە 4 ڕۆژ 5 ڕۆژ جاری وایە 4 ڕۆژی پێچێ ئەم خێزانت بەڕێزە جێگرەوەی ئەبێ بێن بۆ هۆبەکەی من لەگەم مناڵەکە یاری بکەن و شت بخۆن و هەندێک جوڵە بکەن بۆ ئەوەی وردە مناڵەکە نزی بێتەوە لێیان کە زانی ما مناڵەکەیتە ناگری عقدەکەیان لەگەڵا ئەکەین و مناڵەکە باسی ئەوەت کرد کە خێزانی جێگرەوەم گرنگ نییە بۆ نمونە مناڵی تریان هەبێ یاخود نیان بێ گەر هەشیان بێ لەوانێ بڵێن باشتر بێ و کویا بڵێ ئەزمونێکیان هەبێکە خۆت باست کرد ئەو کاتە بڵێ بۆ ژووری هۆگربوونەکە کە باسیەکەی مەرجە بۆ نمونە خێزانەکە بێن مەسە مناڵەکانیشیان بێنن دایک و باوکەکە بێن بۆی مناڵەکە مەسەن ئەگە مناڵی دیکەیان هەبێ لەگەڵ خۆیانە بێنن بۆی چونکە مناڵ عادەتەن لەگەڵ مناڵە زووتر هۆگرە بێ و مەسەن ڕەفیقایەتی دروستەکەن بەتەئکید دیستا ئێمە لە داهاتوویشی نزیکە ئینشاءڵڵا مناڵێک کە داهێنین بە خێزانەکەم وت خۆت و مێردەکەت ئەگەر حەزی کرد کەسێکی کە نزیکە لێتەوە مناڵیان هەیە خۆتان چێتان پێ خۆشە بێنن بە لەو مناسبەیەکی خۆشە عادەتەن بۆ ئێمە زۆر خۆشە خۆشترین مناسبەیە کاتێ مناڵێکە خەبە ناو خێزانی جێگرەوەی تر وا هەستەکەم مناڵێکم ڕزگار کردو مناڵێکم ژیانی مناڵێکم ڕزگار کردووە ئۆتۆماتیکی ئێمە ئەو هەمان بۆ مناسبەیان دروست کردووە هەم کەس و کارەکەی بە مناڵەکانەوە بە قەرەباڵغیەوە هاتوون مناڵەکەیان بردو لەگە خۆیان ناو چۆنتە ناو خێزانی جێگرەوە بیرۆکەیەکی زۆر باش ئەوە دەستان خۆش ژماندوو نەبن دوا پرسیارم پێم خۆشە باسێکی ئەوم بۆ بکەی کە باسی ئەوەکەن کە خێزانی جێگرەوە لە بەرەوەی کە ئەم مناڵە ئەدرێتە ئەم خێزانە جێگرەوەی هەر خۆ ناوی خۆشی بەخۆیەتی جێگرەوەی خێزانە بۆی نابێ بە خێزانی ڕسمی خۆی لەم کاتەیە بۆ ئەم مناڵانە هیچ پێناسێکیان نابێ هیچ ئەولوێتێکیان نابێ بۆ ئەم مناڵە یاخود دروست ناتوانن خێزانە جێگرەوەکە لەسەر خۆیان مەسەڵەن پێناز بۆ ئەم مناڵە دەرکەنەوەڵا بڵین مەرجی بوون بە خێزانی جێگرەوەی ئەوەی کە مناڵەکە ناکرێ بەناویانەوە بەڵام ئێمە خۆمان من کاڵێم خۆمانی ئێمە وەکو حکومەت بەڕاستی باگلەیەکە لە خۆمان بکەین کەم تەرخەمین هەم لە خۆمەوە هەتاوەکو وەزارەتەکەم هەم وەزارەتی معنی کە بەڕاستی تا ئێستا بەجددی ئیشمان بۆ نەکردووە منەوە تقریبا 8 ساڵ بۆ 9 ساڵە لەو شوێنە لە ڕێی هەموو کەناڵێکەوە کە چبێتمە هەر کەناڵێک ئەم داواکاریەم کردووە تومە تکایە با هەوێ بۆ ئەو مناڵانە دەرکەین چی ئەوێت چ پێویستەکە بەنیسبەت منەوەکو محەمەد من ئاسانکاریەکەم ئامادەکاریەکەم ئەوە بەڕاستیەوە معاناتی
خێزانەکانی منە معاناتی خێزانە جێگرەوەکانی منە لە داهاتووش هەمان شت هەر ئەمێنێت کە من نتوانم هێویان بۆ بکەم ئەوە شتێکە تەنها بەسیترین شتەکە مناڵەکە هەست بە ئینتیما و هەست بە بوونی خۆی بکە من کارتی نیشتیمانیم هەیە بۆ تۆ نەتبێ بۆ ئەو نەی بێ یعنی کێشەی من لەگەڵ ئەلم ماوەی پێشوە کە سەرژمێرێکە کرا هەمیشە خێزانە جێگرەوەکان تەلەفۆنیان بۆ کردوم ئەم مناڵە داغڵ ناکرێت نانووسێت لە بەروی هەوی پێنیە لە بەروی ڕق ناوی دایکی نییە ئەمان هەمووی گرفتن بۆ ئێمە ڕاستە خەفەتی پێ خۆین بەڵام چیش بکەین دەسەڵاتمان نییە خۆزگە و بریا ئێمە دەست و بردمان کردایە لەم لەحزەیەوە بەدواوە دەست و بردمان کردایە جەنابی وەزیر کۆبنەوەیەکی سەریعمان کردایە بۆی ئەم مناڵانە لە ئێستاە وەکو مەجهولن نەسەب هەویان بۆ بکەین هەتا ئەو کاتی کەسوکاریان سەر هەڵەیە ئەگە کەسوکاریان سەری هەڵا ئەو مەمنونیانین سوپاسیانەکەین با بێنەوە بەلای مناڵەکانی خۆیانە ئەگەر نەشیان بوو ئەو خۆ ئێمە ئیشێکی خراپمان نەکردووە ئەم مناڵە هەوی لە گیرفانایە سبینێ گەورە ئەبێ بە 18 ساڵ ئێمە ڕاستە وەزارەتی پەروەردە ئاسانکاری بۆ خێزانی جێگرەوەی ئێمە کردو سوپاسیانەکەین هەموو تامیمێکیان کردووە گشتاندنێکیان کردووە کە هەموو مناڵی خێزانی جێگرەوە هەموو ئاسانکاریێکیان بۆ بکەن لە بڵین لەو سیستمی کە هەیەە داغڵی بکەن ئێمە ناوێکی وهمی چواریان ئەینێ داغڵیەکەن تاوەکو هەویان بۆکەن بەڵام کەی هەویان بۆکەن نازانم کەس نازانێت بەڵێ بەدڵنیایە کاک محەممەد بە دەرفەتی شێزانم کە سوپاسێکی و کارمەندانە بکەین کە 24 کات ژمێر ینی بەبێ پش و هەمیشە لە خزمەتی ئەو منداڵانیان دەستیان خۆش بێ ماندوو نەبوون نمونەیان زۆر بێ دەستی ئەوەش خۆش بێ کاک محەممەد لە شتان ساغ بێ سوپاسی بەڕێزی شتەکەم سوپاس بۆ ئەوەی کە ئەمڕۆ میوانداریەکە ئێمەت قبول کرد قسە و باسێکی زۆر باشمان کە لەسەر ئەو بابەتە هیوادارم ماندوو نەبن و دەستان خۆش بێ زۆر سوپاس بۆ مامۆستا علی محەممەد ببوورە لێ بتێکسو علی محەممەد علی زۆر سپاس بۆ میوانەکەم بەڕێز کاک محەممەد علی محەممەد کە بەڕێزیان لێپرسراوی هۆبەی خێزانی جێگرەون لە بەڕێوەبەرایەتی چاودێری کۆمەڵایەتی مامۆساگیان من شتێکی ئەوتۆم نەماوە ئەگەر دوا قسەت وڵی من هەمیشە ئەوە ئەڵێم لە بەروی من تەمەنێکی زۆرم لە خانەکانە بەسەر بردووە ئیساش ئەم هەنگاوە تازەیەمان دەست پێ کردووە من بەڕاستی لێرەوە هەمیشە لە هەر شوێنێکە باس لە کارمەند و ستافی خانەکرێ من بە سەربازی ون ناویانە بم زۆرڕاستانی ئەوێ سەربازی ونن ماندوون بەڕاستی ئێمە کە لە خێزانی جێگرەوە باز لە خێزانی جێگرەوەکەین دڵیان لە خۆیان دانەمێنێ کە ئیشەکەی ئەوان کەمەکەینەوە یا لە شانی ئەوان کەمەکەینەوە ئەوان ئیشێکی جوان و پیرۆز ئەەکەن ئەوان لە کاتێکە خەریکی شەو نخونین بە دیار مناڵەکانی ئێمە و مانانەوە کە ئاگامان لە مناڵەکانمان نییە ئەوان بە ئازار و بە خەم و هەموو شتەکانی خۆیان و وازیان لێناوە لە خەمەکانی خۆیان وازیان لێناوە خەریکی خزمەتی مناڵەکانی ئێمن لە خانەکانە جێی دەستخۆشیە هەمیشە ئەڵێم هەمیشە دائیمەن خێزانی جێگرەوە ئەوەی من این بووە شارەزایم تیاپیا کردووە خێزانی جێگرەوە وەڵام دەرەوەی پێداویستیەکانی مناڵە نەک وەڵام دەرەوەی پێداویستیەکانی خانی نەوجوانان وەڵام دەری پێداویستە بەڵام بەداخەوە خانەکان هەروە بوون ئەمە بەپێی هەموو دراساتێک بەپێی هەموو دراسە علمیە زانستیە گەورەکان کە لە دنیاە کراون خانەکان مناڵی تیا پەروەردە ناکرێت خانەکان دەتوانی ژیانی مناڵ بەپارێزی لە جیاتیوی کە لەسەر جادە بێ مناڵ لە خانە لەسەر جادە بێ لە خانەیەکە پاراستوتە سەلامەت ئەی پارێزی نایالی ئەبیوز کرێ نایالی تعدای لێ بکرێ نایالی تۆمەتی بەرام بەڵام بڵێ من پەروەردەیەکەم مناڵ لە خانەیە پەروەردە ناکرێ بەداخەوە زۆر ڕاستە دووبارە زۆر سوپاس بۆ کاک محەممەد سوپاس بۆ ئامادەبوون سوپاس بۆ ئەوەی کە وەکو باست کردکەوە و 24 کات ژمێر و بەبێ وەستان و بەبێ پش و بوونەتە فریادڕستی ئەو مناڵانە تا پرۆگرامێکی تر هەر شاد بن خواتان لەگەڵ بێت.